ڕاوکردن لە کۆشکی سپی چەند سەرۆکی ئەمریکا تیرۆر کراون و پڕنهێنی ترینیان کامەیە. تاقاکردنەکەی شەوی ڕابردوو لە ئاهەنگێک کە ترامپ تیایدا بەشدار بوو جارێکی تر پرسی هەوڵی تیرۆکردنی سەرۆکەکانی ئەمریکای هێنایەوە گۆڕەپان. پۆستی سەرۆکایەتی ئەمریکا لە تەنشت هێز و شکۆ هەمیشە یەکێک بووە لە مەترسیدارترین کارەکانی جیهان. مێژووی سیاسی ئەو وڵاتە پڕا لەو گولانەی کە ئاراستەی کۆشکی سپی کراون. هەندێکیان کۆتاییان بە ژیانی سەرۆکەکان هێناوە و هەندێکی تریشیان مێژوویان گۆڕیوە. ئەوانەی گیانیان لەدەستدا چوار سەرۆک لە مێژووی ئەمریکادا بە تیرۆر کۆتایی بە ژیانیان هێنراوە. یەکەمیان ئەبراهەم لینکۆڵن لە ساڵی 1965 بوو کە لە هۆڵێکی شانۆ تەقەی لێکرا و کوژرا. پاشان جەیمز گارفیلد لە 1970 کە لە وەزگەیەکی شەمە نەفەردا پێکرا و دوای 2 مانگیانی سپات. ویلیام ماکینلی لە 1901 سێم سەرۆک بوو کە لەلایەن کەسێکی توونڕەوەوە کوژرا. بەڵام پڕدەنگۆترین تیرۆر کوشتنی جۆن ئف کێنێدی لە 1963 بوو لەناو ئۆتۆمبیلێکی سەرواڵا لە دالاس کە تا ئێستاژ وەک تەم و مژاوترین ڕووداوی سیاسی ماوەتەوە. ئەوانەی لە مەرگ گەڕانەوە هەندێک لە سەرۆکەکان بە برینداری ڕزگاریان بوو. تیۆدۆر ڕۆزڤێلت لە 1912 لە کاتی کەمپینی هەڵبژاردندا فیشەکی بەرکەوت بەڵام بە برینداریەوە وتارەکەی تەواو کرد. ڕۆناڵد ڕێیگن لە 1970 لە بەردەم هەمان هوتێل کە شەوی ڕابردوو لە کاتی ئامادەبوونی ترامپ تەقەی تێدا کرا بە هەمان شێوە تەقا لەویش کرا و فیشەکەکە لە نزیک دڵی نیشتەوە. بەڵام دوای نەشتەرگەری گەڕایەوە سەر کارەکەی. نوێترین وێنەی ئەم زنجیرە خوێناویەش برینداربوونی دۆناڵد ترامپ لە 2024 بوو کە لە کاتی کەمپینێکی هەڵبژاردندا فیشەکێک بەرگوێی کەوت و جیهانی تووشی شۆک کرد. هێرشەکەی شەوی ڕابردووش بۆ ترامپ بێزیان بوو. لەناو 7 سەرۆکی قوربانی 6یان لە کۆماریەکان و تەنها یەکێکیان لە دیموکراتەکان بووە.